کۆمیسیۆن بۆ خۆی دەڵێت لە سەرەتاوە تا ئەو کاتەی ئێمە هەڵبژاردن ئەنجام دەدەین ئەگەر پێداویستیەکان دابین بکەین پێویستمان بە 180 ڕۆژ هەیە واتە 6 مانگ ئەمە کۆمیسیۆن وا دەڵێ کە پێویستی بەوەندە هەیە ئەگەر بێت و کاتەکە کەم بکرێتەوە لەسەر حسابی بابەتەکانی تر دەبێت کە لەسەر حسابی ئەوە بوو تۆ فەرمانبەرت ڕاهێنانی پێ ناکرێت هەر بۆکو ئەوی لە ڕفراندۆمدا نەکرا تۆ تۆماری دەنگدەرانت فەوزای تێدا دەبێت هەر وەکو ئەوەی ئێمە خۆمان وەکو ڕێکخراوەکەمان دراسەیەکمان کردووە هێشتا بڵاومان نەکردەوە کە بڕیارە لە سەرەتای ئەم ساڵە لەوەی هەفتەی داهاتوو بڵاویکەینەوە کە چ ژمارەیەکی سەرسوڕهێنەر لە ناوی ساختە لەو تۆماری دەنگدەران بەڵێ زۆر زۆرە نزیکەی 1 ملیۆن شتێک کەمتر لە ملیۆن زیاد لە 900,000 ناوی ساختە و گوماناوی لەو تۆماری دەنگدەرانە هەیە باشە ئەمە کە دەڵێن گوماناوی و ساختە ئەمە کارەسات دروست دەکات ئێمە دەزانین کەوا گرفتەکان لەکوێدایە هیچ ناتۆوەرە متمانە بدە منی دەنگدەر ئێمە ئەوەی دەیڵێن ئەوەی دەگوزارێت دەسەڵات خۆی بە پێی یاسا لە دەستی سەرۆکی هەرێمە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بە سەرۆکی حکوومەت سپێردرایە سەرۆکی حکوومەت دەتوانێت هینی بکە بەڵام سەرۆکی حکوومەت دەبێت بەڕاوێژ بێ لەگەڵ پەرلەمانی کوردستان بەڕاوێژ بێ لەگەڵ کۆمیسیۆن و جێ لە کۆمیسیۆن بگرێت پێی بڵێ ئایا دەتوانی بیکە یان ناتوانانی کۆمیسیۆن دەڵێ ناتوانم بیکەم کامان کرد کەوا درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بەم شێوازە ناکرێت هاتن تەنانەت فێڵیان لە خەڵکیش کرد وتیان 8 مانگمان درێژ کردوتەوە جارێک وتیان 2 دەورەمان درێژ کردوتەوە خۆی لە ڕاستیدا ساڵێک تەمەنی پەرلەمانیان درێژ کردوتەوە ڕاستیشیان بە خەڵک نەگوت ئەو سەرۆکاتی پەرلەمانی کوردستانە ئەو کاتە ئێمە هاوارمان کردوتمان مەیکەن کردیان ئێستا بە یاسا کردویانە ڕۆژێک تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە بەڵام هەفتەی داهاتوو ئەگەر وا بێ دەبێت پەرلەمان کۆ بێتەوە تەمەنی خۆی کورد کاتەوە ئەمە جۆرێکە لە گاڵتەجاری بە مقەدەراتی ئەم خەڵکە دەکرێت